يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، قورئانی پڕبەرەکەت و بەخشش سفرەیەکی ڕاخراوە و بە هەزاران و ملیۆنەها خەڵک لە هەموو زەمان و زەمینێکدا لە خزمەتی ئەو قورئانە پیرۆزەدا بەهرەمەند دەبن. کەسانێک بە دەنگە خۆشەکەیان لە خزمەت قورئاندان، بە دەنگی خۆشیان قورئان دەخوێننەوە بۆ ئیمانداران. کەسانێکی تر هەن لە بواری تەجوید و قیراءات و جوان خوێندنەوەی قورئاندا لە خزمەت قورئاندان. کەسانێکی تریش هەروەکو بەسەرهات و چیرۆک ئاەتەکانی قورئان وشە بە وشە مانا دەکەن و تەفسیر دەکەن و تەفسیرێکی کورت پێشکەش بە موسڵمانان دەکەن. کەسانێکی تریش وەکو دوعا بەکاری دێنن، بەسەر نەخۆشی موسڵماناندا دەیخوێن و بە ئومێدی خوا بۆیان بێتە شیفا. کەسانێکیش هەن لە تەعزیەکاندا بەداخەوە نانی پێپەیدا دەکەن و قورئان خوێنی ناو ژنان و پیاوان و لە پرسەدا دەیلاوێننەوە و نانیان لەسەر قورئان خوێندنی تەعزیانە. بەڵام ئەوەی گرنگە ئەم قورئانە لە ئاەتی 111 سوڕەتی یوسفا دەفەرمێت لەقەد کان فی قەصەصهم عیبرە لئولی الئەلباب. بەڕاستی لە گێڕانەوەی بەسەرهاتی هەموو پێغەمبەرانی خوای پەروەردگار و ساڵحان و چاکاندا بە پیا و ژنەوە لە قورئاندا ئەوەی گرنگە، عیبرە دەرسی تێدایە بۆ ژیانتان، پەندی تێدا، ئامۆژگاری گەورەی تێدا، بەرچاوت ڕۆشن دەکاتەوە لە شەوە زەنگی تاریکی ئەم دنیایەدا. بەڵام بۆ کێ؟ لئولی الئەلباب، ئەوانەی عەقڵیان سەلامەتە. ئەوە عەقڵ هەرەوە نییە تۆ بزانی شەو ڕۆژ چییە و نان بخۆی و کەسابەت بکەی. ئەوانەی کە ئولو الئەلبابن کڕۆکی عەقڵیان هەیە، بەڕاستی ژیر و عاقڵن لە ماناو مەبەستەکانی قورئان تێدەگەن. ئەوانەش وەکو لە ئەڵڵاهو البەیانە دەفەرمێ ئەوانەی دڵیان کار دەکا، ئەوانەی کە بە دڵ لە ئاەتەکانی قورئان تێدەگەن، دەرس و عیبرەتی بۆ ژیانی خۆیان لێوە دەگرن. کەواتە هەر کاتێ قورئانت خوێندەوە، دەرس و عیبرەت لێ وەرگرت و شتل لێ هەڵێنجا بۆ ژیانت، سپاسی پەروەردگار بکە خوا شاهیدیت بۆ دەدا کە تۆ عەقڵت کار دەکا. و هەر کاتێ لە وتارێکیشە دانیشتی و ئاەتەکانی قورئان مانا کران و دەرس و عیبرەتیان بۆ ژیانی دنیای تۆ تێدا بوو، سپاسی ئەڵڵا بکە کەوا تووشی ئەو خوتبەیە و ئەو جومعەیە بووی. با ئەم وتارە بەیەکەوە من لەگەڵ جەنابتاندا هەموومان بەیەکەوە بچینە خزمەت قورئان، با عیبرەت و دەرسێکی گەورە بۆ ژیانمان لە دوو ئافرەت وەرگرین بەڕێزان. لە کوردەواریدا و لە مێژووی عەرەب و گەلانی تریشە ئەڵێ کەڵە پیاوان، بەڵام قورئان سبحان الله ئەو بۆ چوونانەی گۆڕیوە. ئەفەرمێ وەرن لە دوو ژنەوە، لە دوو ژنی هاوشێوەوە دەرسی ژیانتان وەرگرن، دەرسی قیامەتتان وەرگرن. ئەوانیش ئەو دوو ژنە، یەکەمیان ئیمرەئەت العەزیز، وەکو لە سوورەتی یوسف ئاەتی 50 هاتووە، ژنەکەی عەزیزی میسر. دووەمیان ئیمرەئەت فیرعەون، لە سوورەتی التەحریم ئاەتی 11 ئەو ناوە هاتووە، ژنەکەی فیرعەونی میسر. بەڕێزان دیقەتی قورئان بدەن، عەرزم کردن عیبرەت ئەوەیە جوان جوان لێی ورد بێەوە و تێی بگەی و هەموو ئاەتەکان بخەیتە پاڵیەک. 6 وێکچوون هەیە، 6 خاڵی وێکچووی نێوانی ئەم دوو ژنە هەیە، ئیمرەئەت العەزیز لەگەڵ ئیمرەئەت فیرعەون. لە 6 خاڵا ڕێک وەکو یەکن. یەکەم هەردووچیان بەڵام زەمەنیان جیاوازە. یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نزیکی 250 بۆ 300 ساڵ زیاتر پێش حەزرەتی موسا هاتووە. موسا زۆر درەنگتر هاتووە، 200 و نزیکی 300 بینیان هەیە لە ڕووی زەمەنەوە. بەڵام لە 6 خاڵی هاوبەشە ئەم دوو ژنە هیچ فەرقیان نییە. یەکەمیان هەردووچیان لە وڵاتی میسران. بەچی؟ بە بەڵگەی قورئان. یەکەمیان ئەوەیە کە فیرعەون دەیگوت ئەلەیسە لی مولک میسرە، وەکو لە سوورەتی زوخرفە هاتووە دایەتی 50 واتە خێزانی فیرعەونی میسر لە شاری میسرا ژیاوە، لە وڵاتی میسرا ژیاوە.
امرأة العزيزش وكل سورة يوسف آية بشتوية كذا فرمي وقال الذي اشتراه من مصر لامرأته أو كسي يوسفي قريب بخيزانك ولا الشاري مصر لولات مصر كواتا أمدوجنا لروي دانشتنا وهردو كان خلقي ولات مصر دوام هردو كان خاتوني كوشكن جني فرعون خانمي يكمي ولاتا رئيس جني الرئيسي همو دولة مصر يوكاتيا دواميان امرأة العزيز خانمي دوامي ولاتا عزيز واتا سپاس سالار سرلشكر وزيري برگري همو ولاتي مصر واتا رجني سروكي دستي چكدارو هيزي چكداري ولاتي مصر كخانتوني دوما كواتا هردو چان امدوجنا هردو چان خاتوني كوشكن ئەوەنەیە چیان خاتون بێ و چیان خزمەتکار بێ هەردووچیان خاتونن لە کەسایەت یەک گەورە و پێشەنگەکانی ئافرەتی وڵاتی میسرن سێمیان هەردووچیان لەگەڵ مێردەکانیاندا کۆگنین وتم قورئان بە وردی بخوێننەوە بە چیدا دەردەکەوێ ئیمڕەئەت نافەرمێ زەوجەت ماناکەی وا لێ دەرێتەوە بە کوردیمە دوو ژنەکەی عەزیزی میسر و ژنەکەی فیرعەونی میسر بۆ بە ئیمڕەئەت ناڵێ هاوسەرەکانیان پێمان دەڵێ زۆر ژن و مێرد هەن لەسەر زەویدا هاوسەر نین هاوژین نین بەڵام ژن و مێردن بۆچی اینجا سەیری وردی قورئان کەن ئەم قورئانەکە کەلامی خوایە هەر ڕێنووسەکەشی هەمووی موعجیزەیە تێی قورئان سیرکەن قورئانەکە دواتر سیرکەن لە هەردوو ئاەتەکەی سوورەتی یوسف و سوورەتی تەحریمدا تێیەکە دەبێت بەکراوەی بیکەی نابێت تێی خڕبێ ئەگە قورئانێک ملیۆنە قورئان لەم سەر زەوێت چاپ بکرێ بەس ئەو تێیە بەخڕی بنووسێ دەبێت هەمووی بسووتیان درێت چونکە کەلامی خواوان نییە ئەبێ ئەو تێیە بەکراوەی کرابێتەوە بۆ پێمان دەڵێ ئەو ژنوێتە زۆر لێک جیاواز بوون ژنی عەزیزی میسر چاوی هەر لەسەر مێردەکەی نەبوو چاوی خیانەتیشی دەبڕی بۆ پیاوانی تر خیانەتی هاوسەری دەکرد هەر ژن و مێردێک لەگەڵ یەکە لە پشتەوە چاویان خەڵکی تر ببینێ ژن و مێردن بەڵام گوناحە پێیان بڵێ هاوسەری یەکترن ئاگاداری خۆت بە دووەمیان ئیمڕەئەت فیرعەون لە ڕووی ئەخلاقیەوە کێشەیان نەبوو بەڵام لە ڕووی ئەوەوە بێزار بوو لە کارە قێزەونەکانی مێردەکەی ئەم ژنە پاکە دەڵێ نەجینی من فیرعەون وعەمەلیه ئەها لە قورئانە بەڵگەی هەیە خوایە ڕزگارم کە لە دەستی فیرعەون و کار و کردەوە پیس و قێزەونەکانی ئەو زوڵم و ستەم و تەکەبوری کە لی دەدا بەسەر خەڵکە ئەو حەرامخۆری کە دەیکا هەردوو ژنەکە لەگەڵ مێردەکانیانە کۆگنین قورئان فەرمووی ژنیانن نەک هاوسەریان خاڵی چوارەم هەردووچیان وەکو زۆربەی مفەسسیرین دەفەرمون بێ منداڵن هیچیان منداڵیان نەبوو بەڵگەش لە قورئانە ئاەتەکە دوو جار دووبارە بۆتەوە لە سوورەتی یوسف ئاەتی 21 هەروەها لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 9 عەسا ئەن یەنفەعەنا ئەو نەتەخیذەه وەلەدا لە باسی یوسف و موسادا هەردوو جار ئاەتەکە دووبارە بۆتەوە پیاوەکەی کە یوسفی کڕی مێردی زولەیخا هەروەها ئاسیەی خێزانی فیرعەونیش وتی عەسا ئەن یەنفەعەنا ئەو نەتەخیذەه وەلەدا با ئەم منداڵە هەڵگرینەوە نەیکوژین خزمەتی بکەین بە ئومێدی ئەوەی سوودمان پێ بگەێنێ یان دوایی ئەگەر مناڵێکی ژیر و عاقڵ و ڕێک و پێک بوو هەر دەیکەین بە کوڕی خۆمان کە ئێمە بێ منداڵین چاولێ ئەم دوو ژنە لە بێ منداڵیش ئاهاو بەشن ئاەتەکە ڕێک دووبارە بۆتەوە پێنجەمیان هەردووچیان منداڵێکی بێگوناهی ستەم لێکراو کەوتۆتە بەردەست و ماڵیان یوسف ستەم لێکراو منداڵێکی بێتاوان لەلایەن براکانی خۆیەوە موسای مەلۆتکەش دایکی بە ئاوینی لیداداوە لە ترسی ستەمکاری فیرعەونی سەرۆکی وڵات عیبڕە قورئان کە خوێندرایەوە دەبێت دەرسی لێ وەرگری ئەم دوو پێغەمبەرە پێی وتین دوو منداڵی بێتاوانی بێگوناهی مەزڵوم کەوتنە بەردەستی ئەم دوو خان و ئەم دوو ژنە یوسف لەلایەن براکانی موسای مەلۆتکە لەلایەن فیرعەونی سەرۆکی وڵاتەوە ئەزانن ئەمە چه دەرسێکی تێدایە بەڕێزان پێمان دەڵێ هیچ ئازاردانێک هیچ ستەمێک ئازار و ئێشەکەی بە ئەندازەی ئەوە لە دڵن نادا کە لەلایەن براو کە سوکاری خۆتەوە لێت بکرێ هەموو ئەم خەڵکە ستەمت لێ بکە لەم سەرزەویە بە ئەندازەی براکانی خۆت ئازاری نییە چونکە چاوەڕێت دەکرد براکانت پشت و پەنات بن کاکە کەچی ئێستا براکە لە زیاتی پێت خۆشحاڵ بێ و پشت و پەنات بێ خەنجەری ژەهراوی لە پشتەوە لێ دەدا چه ئازارێکی هەیە برای خۆت خوشکی خۆت کەس و کەر و بنەماڵی خۆت بۆت خراپ بێ دووەمیان ئێش و ژان و ئازاری ستەمکاری حکمڕانی وڵات
حکومەت کاربەدەستی یەکەمی وڵات ئەبێ باوکی میلەت بێ ئەبوایە موسای مەلوەتکەی لە کوشتن بپاراستایە کەچی کون بە کون بە دوویدا دەگەڕێ بیکوژێ ئەی چ ئازارێکی هەیە بۆ میلەت کە حکومڕان و کاربەدەستی وڵات و شارەکەت بچەوسێنێتەوە تۆ چاوەڕێی لە دوژمنی وڵاتن نییە ئێستا ئێمە لە کوردستانە تۆ قەت چاوەڕێی لە دوژمن و کاربەدەستانی وڵاتان نییە بێن خزمەتت بکەن ئەگە بیکەن لە چاکەی خۆیانەوەیە بەڵام بڕاستی گلەیی لە حکومڕانی وڵاتی خۆتە چونکە ئەو باوکی میلەتەکەیە تۆ چاوەڕێی لێ خزمەتت بکە نەکدان بڕاو بێ موچەتکە بەڕاستی ئازارەکەی قورسە لەسەر دڵی خەڵک خاڵی شەشەم لە دوویەکچووی نێوانی ئەم دوو ژنەدا ئەو دوو منداڵی کە کەوتنە ماڵیان سەرنجام بوونە بەرەکەتی خوا هەردووکیان بوونە پێغەمبەر سبحان الله هەردووکیان بوونە پێغەمبەر یوسف بوو بە پێغەمبەر موساش بوو بە پێغەمبەر لە قورئانە ئەو هەموو باسییان کراوە یوسف و موسا هەردووکیان خەڵکی وڵاتی میسریان ڕزگار کرد لە سێشت سبحان الله ڕێک هەمووی وەکو یەکە لە یەکەم لە بێدینی هەمووی بتپەرست بوون لەسەر دەستی ئەو دوو پێغەمبەرە خەڵکی میسر مسلمان بوون دووەمیان لە کۆیلایەتی چینە فەقیرەکە هەمووی بە چاوی کۆی لە سەیر دەکرا چینی هاوڵاتی ئەوان ڕزگاریان کردن خۆیان پێناساندن خۆیان پێناساندن سێیەم لە برسێتی ئەوانە بەس بە نانەسکی دەژیان بوونە خاوەنی مڵک و ماڵ و تێر و تەسەلی خۆیان ئەو دوو پێغەمبەرە خەڵکی میسریان لەو سێ بەڵایە ڕزگار کرد ئەمە 6 خاڵ بوو کە دوو خانمی دوو کۆشک لە دوو سەردەمی جیاوازە 6 خاڵی هاوبەشیان هەن بەڵام بڕێزان عاقیبەت شەرتە سەرنجامی ئەم دوو ژنە بەقەدەر ڕۆژ هەوات و ڕۆژ ئاوا ئەرز و ئاسمان لە یەک جیاوازن چارەنووسیان تەماشاکەن ئیمڕەئەت العەزیز لێرەشدا خاڵێکی گرنگ هەیە لە قورئاندا سبحان الله هەموو قورئان بخوێنەوە ناڵێ ژنی عەزیزی میسر ناوی چ بووە بۆ نایڵێ بۆ کە پاراستنی کەرامەتی مرۆڤەکان لەبەر خاتری کەسوکاریان لەبەر خاتری نەوەی داهاتوویان با ناوی کەس ئاشکرا نەکرێ با پێی سەرشۆڕ نەبن ئێستا کابرا بە حساب ئەهلی قورئان و سنەتە ڕسمی من ڕسمی تۆ لەسەر فەیسبووکێکا دادەنێ و خەتیجی سوور لێدا بۆی 1000 ساڵی کە بمێنێتەوە ئەگە هەڵەشم هەیە نابێ بڵێ کەسانێکن هەڵەیەکیان هەیە چاولەیە قورئان دەفەرمێت ناوەکەی شاردەوە دەفەرمێت ئیمڕەئەت العەزیز ناڵە کام عەزیزە کام سوپاس سالارە ناوی چ بوو نە ناوی مێردەکەی دەڵێن نە ناوی ئافرەتەکە دەڵێ ئەبێ کەرامەتی مرۆڤ لە کاتی هەڵەشا بپارێزرێ چاولێ ئەدەبی خوای پەروەردگار بۆ بەندەکانی چۆنە ئیمڕەئەت العەزیز بەڵام ئەوە دواتر لە کتێبی بەنو ئیسرائیلی و لە تەورات و ئینجیلی تەحریف کرا و لە مفەسیریندا وتوانە ناوی زڵەیخا بووە ها لە کوردەواریش زڵەیخا مەشهورە یوسف و زڵەیخا ئەوە لە قورئانە شتی وان نییە دواتر ئێمە خۆمان دامان هێناوەیان لە کتێبا باس کراوە ئیمڕەئەت العەزیز ئەم بەرەکەتی خوایە کەوتووە بەدەست ئەم یوسفە بەڵام لە زیاتی دایکایەتی بۆ بکە ڕۆژ بە ڕۆژ کە گەورە دەبوو چاوی نەزەری حرامی تێدەبڕی قد شغفها حبا هەموو عالم دەیانزانی لە یوسف ئاەتی سیدا سوڕەتی یوسف ئاەتی سیدا دەفەرمێ هۆش و گۆش و هۆگری و عەشق و شەیدای جەستەی یوسف بوو لەو بێعەقڵیە پەنا بەخوای پەروەردگار وەکو دایکی وا بوو لە زیاتی سۆزی دایکایەتی بۆ بکە ئەم مناڵە ساڵحە کە دەبێتە پێغەمبەرێکی خوا لە بەردەستیا بەس بیری لای ئارەزوو پەرستیەکانی بوو سەرنجامی چ بوو بەڕێزان سەرنجامی ئەوە بوو بوختانی بۆ ئەم مناڵە بێک تاوانە کرد الله یوسف پێغەمبەر بوختانی بۆ کرا لەسەر دەستی ئەو ژنەی ئەبوو وەکو دایکی وابێ کەچی ئەو بارزوو پەرستەکە بە ئاواتەکانی نەگەی بوختانی بۆ کرد خستێ زیندانەوە 7 ساڵ بۆ 9 ساڵ بەبێ تاوانی لەنا ئەو پیا و کوژ شتانەی میسرا سجنیان کرد بەڵام دوای ئابڕوچوونی بۆ مایە وتی الآن حصحص الحق أنا راودته في نفسه وإنه لمن الصادقين سورة يوسف آياتي 50 ئێستا دان دەنێم بە هەموو شتێکە یوسف پاک و ڕاستگۆیە من خیانەتکار بووم من داوام لێ کرد دەستم لەگەڵ تێکەڵاوکە ئابڕووی چوو لای خوای پەروەردگار هەموو ڕۆژە قورئان دەخوێندرێتەوە ئابڕووی چوو لای مێردەکەی ئابڕووی چوو لای خەڵکی شاری میسر وڵاتی میسر ئابڕووی چوو لە لای مێژوو چاولێ چ چارە نووسێکی بەدبەختی هەبوو بەڵام ئیمڕەئەت فرعون وانیە ئیمڕەئەت فرعون دەستی میهرەبانی دێنا بەسەر موسادا نەیهێش فرعون بیکوژێ لا تەقتولوه مەیکوژە بە قسەی هەموو دنیای نەدەکرد بەڵام بە قسەی ژنەکەی ئەو منداڵەی نەکوشت دەستی دایکایەتی بەسەرا دێنا جوان جوان خزمەتی کرد لە کۆشکە جوان پەروەردەی کرد لەسەر ڕازگۆیەتی و مەردایەتی بەخوا بەڕێزان منداڵ بە دایک پەروەردە دەبێت چونکە باوک ئەوەندە دەورێکی کاریگەری لەسەری نییە دایک چۆن بە مناڵەکانی وا دەردەچن دەستی مەردایەتی بەسەرا هێنا موسای مەرد دەرچوو پەروەردەی کرد
دواتر کەوتی بوومە پێغەمبەر یەکسەر ئیمانی پێهێنا ڕۆڵەی خۆی دەناسێت چەند ڕازگۆیە یەکسەر ئیمانی پێهێنا کە ئیمانەکەی ئاشکرا بوو فرعونی ستەمکار هێنای ئەشکەنجەیەکی بەهێزیدا لە ئاخر لەحزەی ڕوح دەرچوونا یەک دوعای کرد وتی ربي ابني لي عندك بيتا في الجنة سورة التحريم آيات 11 يا ربي خواي پروردگارم پروریانم داواد لێ دەکەم بەدەستی خۆت بۆ خۆت خانوویەکەم بۆ دروستکەی عندك لەلای خۆت دراوسەی خۆت بم لە بەهەشتا سبحان الله 6 کەلیمەیە بەڵام چەند وردە خوا داوا لە هیچ کەس ناکەم نە لە فرعون دەپاڕێمەوە نە داوای لێبوردن دەکەم نە داندنێم بە هیچ شتێکە خوایە من بەزڵم لە تۆیە ئەوە ئاخر لەحزەی سەرمەرگێتی یا ربی خوا دەبێ خۆت بۆم دروستکەی ئەها چ نازێک بەسەر خوادا دەکا خوا دەبێ ئەو کۆشکە خۆت بۆم دروستکەی نەک مەلایکەتێک شتێک دەستی تیانە بێ ئەبێ عندەکە دراوسەی خۆشت بم لە بەهەشتیشە خوا لە دنیا بێزار بووم لە فرعون و هەموو کۆشکە بێزار بووم لە ئەو پەڕی دەسەڵاتە خانمی یەکەمی وڵات هەموو خەزیێنە پارە خزمەتکار بە ئەمری ئەو هەموو شتێک دەکرێت خوایە چاوم لە هیچی نییە بەس تۆ لێم ڕازی بی دراوسەی تۆ بم لە بەهەشتا لە لای تۆ بم بەیتەن ماڵێکم هەبێ خوا لە بەهەشتا خوای گەورە یەکسەر ئاواتەکەی هێنایەجێ جا سبحان الله سەیری کە خوای گەورە چەندە ڕێزی لەم ئافرەتە گرتووە ضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون سەیری وردیەکانی قورئان کەن ضرب الله خوا خۆی نمونەی هێناوەتەوە ئێمە دڵێن مێژوو نووسان باسی فڵان ئافرەتیان کردووە نووسەران زانایان شاعیران مامۆستایانی ئاینی باسی فڵان کەسیان کردووە الله سبحانه وتعالى بۆ خۆی نمونە دێنێتەوە بەو ئافرەتە ئەفەرمێت چاوی لێ بکە چاوی لێ بکە زۆر بەڕێزن ئەو کەسانەی کە لە پێناوی عەقیدە و بیر و باوەڕە واز لە هەموو شتێک دێنن لە دنیادا بەس تەنها لای خوا بەهەشتیان دەوێت خوا نمونە بەوان دێنێتەوە نەڵێ لە دایرەیەکام بەس من لەشکم بەسەرەوەیە خوا دەفەرمێت بەهانەت نەماوە ژنی فرعون لەناو ئەو کۆشک و هەموو ستەمکارەدا تاکو تەنهایی خوای پەروەردگاری پاراست نەڵێ پۆستێکی گەورەم هەیە وەڵاهی نوێژەکەم کەم لەوە چێ دەرم کەم نانە بەهانەت نییە ئەبێت لە پێناوی عەقیدەدا هەموو شتێک بە قوربانکەی زۆر گەورەیە خوان نمونەی هێنایەوە بەژنەکەی فرعون بەڕێزان عیبرە پێمان دەڵێ گلەیی لە بەختت مەکە بۆ خۆت گلەیی لە ناخت بکە وەڵڵاهی خوای پەروەردگار دوو بەرەکەتی خستە بەردەستی ئەم دوو ژنە چاو لێە عیبرەکە ئەوەیە دوو بەرەکەتی خوا دوو پێغەمبەری خوا هاتنە بەردەستی دوو ئافرەت بەڵام یەکیان چارەنووسی شەرمەزاری یەکیان چارەنووسی بەختەوەری دنیا و قیامەت بوو بەخوا هیچیان فەرق نەبوو عەرزم کردن لە 6 خاڵی ژیانە وەکو یەک بوون بەڵام ئێرەیان فەرقی هەبوو یەکیان ناخبیس یەکیان ناخپاک خوا بەختی داوە بە هەمومان کۆمەڵە شت هەیە عیلم والله علم خوا دەیدا بە دوو کەس ئێستا لە مامۆستای بنەڕەتیەوە هەتا مامۆستای زانکۆ ئێمە جەنابتان هەمومان تەلەبە بووین ئێستاش بەڕێزن لەبیر تاڵی لە ئیبتیداییە مامۆستایەکمان هەبوو 40 ساڵ لەمەوە بە دەرسی پێوتم هەموو جار کە بەبیرت دەکەوێتەوە ڕەحمەت بۆ خۆی دایک و باوکی دەنێری ئەڵێ بەخوا مامۆستای چاک بوو لە پیاوان و لە ژنان لە کوڕان و لە کچان چەند مامۆستایەکی میهرەبان و بەڕێز بوو وایان نا مامۆستاشت بەبیر دەکەوێتەوە ئێستاش ڕقل لە دەرسەکەیەتی بەهۆی ئەوەندە مامۆستایەکی خراپ بووە لەگەڵتا علم بەرەکەتی خوا بوو درا بە هەردووکیان ناخپاکەکە ئێستاش ڕەحمەتی بۆ دەنێردرێ ناخپیسەکە ئێستاش نەفرەتی بۆ دەنێردرێ ئاگال لە ناخت بێ بەڕێزان پارە وەڵڵاهی پارە ڕەحمەتی خوایە کەسانێک هەن بەهۆی ئەم پارەوە هەمیشە زیندون لە دڵی وڵات و میلەتە ئەزانی چەند هەتیویان بەخێو کردووە چەند قوتابیان پێگەیاندووە چەند مزگەوت و قوتابخانە و خەستەخانەیان پێشکەش بەم میلەتە کردووە هەموو ڕۆژە ڕەحمەت باران دەکرێن فریشتەکانی خوا ڕەحمەتیان بۆ دەنێرن وەڵڵاهی هەشە بەو پارەیە حتا مردن لعنەتی خوای بۆ دێ چاو لێ هەردووشیان بەهرەی بوون خەڵاتی خوا بوون بەس ناخەکان گۆڕینی پۆست و پلا خەڵکی وڵاتی ئەمە دڵە پۆست و پلە شتێکی پیسە نا بەعەکسەوە پۆست و پلە و دەسەڵات واللهی لە مۆزەفێکەوە کە ئیمزایەکت بەدەستە هەتا سەرۆکی وڵات واللهی بەرەکەتی خوایە بەڵام دوو ئەم بەهرەیە دوو کەس بەکاری دێنن حکمڕانی چاک واللهی مۆزەفی چاک مدیری چاک وەزیری باش کار بەدەستی یەکەمی وڵات واللهی ئەگە دادپەروەر بێ خزمەتکاری میلەت بێ هیچ شتێک لەمە گەورەتر نییە چاو لێ ئەو حکومەتانەی ئەو دەسەڵاتانەی هەزاران ساڵە تێپەڕ بوون کە عەدالەت و دادپەروەریان هەبووە خزمەتی میلەتی خۆیان کردووە خەڵکیان لە شەڕ پاراستووە میلەتەکەیان تێر و تەسەل ژیاندووە سواڵیان لە وڵاتان کردووە بۆی میلەتەکەی خۆیان تێر بێ واللهی هەمیشە ڕەحمەت باران دەکرێن
بەڵام ئەو دەسەڵاتەی کەوا زاڵم بێ ستەمکار بێ نانی میلەتی خۆی ببڕێ هەموو ڕۆژە تووشی شەڕ و ئاژاوەیەکی کە وەڵڵاهی ئەوە پیسترین پۆستە والله مۆزەفی وایە لە مۆزەفێکی بچووکەوە تا مدیرێک تا وەزیرێک تا سەرۆکێک والله خەڵک نەفرەتی لێ دەکا ئەو کاتەش ئەگەر بۆی بچەمێتەوە دەست لەسەر سنگ بێ ئەوە لێی دەترسێەوە ڕۆژی نییە ئەینا کە ڕۆژی هات هەر ئەوە بەرتاکە نەعل و تفبارانی دەکا بۆیە پێمان دەڵێ گلەیی لە بەختت مەکە خوا داوێتی بە هەمومان بەڵام ئەگەر ناخت پاک بێ والله دایمە بەختەوەری والله بەڕێزان گرنگ نییە لەکوێدا دەژی ئێمە بە هەڵە لە دینی خوا حاڵی بووین لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا ئێمە زۆرجا کۆشکێکی گەورە دەبینین ئەڵێن ئەوەی کە لەم گەڕەکە دەوڵەمەندانە بێ بەخوا لەوەچی هەمووی خوانە ناس و عارەخۆر و قمارچی بێ ئەوەی لەو گەڕەکە هەژارانە بێ وەچی هەمووی ئەولیا بێ بەڵام بەخوای وانە دەکرێت تۆ لە کۆشکابی ئەها ئیمڕەئەت فیرعەون لە کۆشکی هەرێک گەورە و ڕازاوی وڵاتە بوو بەڵام بیری لای بەهەشت بوو دەشکرێت کەسێک لە کەلاوەیەکی پڕ مشک و ماردا بێ بەڵام دایمە بیری لای جەهەنەم دەوێت لەو کەلاوەیەدا فکری خراپی بۆ دێ بیری لای جەهەنەم و جەهەنەم دەکڕێ بەخوا گرنگ نییە لەگەڵ چێ دەژی گرنگ ناخی خۆتە لە پەنا فیرعەونا دەخەوت ئەو دەیگوت ئەنە ڕەبوکم الأعلا ئەویشیان دەیگوت سوبحانە ڕەبی الأعلا چاو لێ چەندی فەرقە بۆیە گلەیی لە بەختت مەکە گلەیی لە ناختکە یا ڕەبی خوای پەروەردگار یا ڕەبی خوای باشتر لە قورئانەکەت شارەزامان کەی یا ربی خوای باشتر لە قورئانەکەت شارەزامان کەی بە گەورەی و ڕەحمەتی خۆت لەم قورئانە بەهرەوەرمان کەی یا ربی خوای هەموو فەزڵ و ڕەحمەتی خۆتمان بەسەرا بڕێژی لە پێش هەمویانەوە خوای ناخمان پاک و خاوێن کەی یا ربی خوای ئەوانەی چاکن چاکتریان کەی ئەوانەی خراپین خوای هیدایەتمان بدەی بۆ ڕێگەی ڕاست ئەوانەی نەخۆشن خوای شیفای نەخۆشیەکانی ئێمە و سەرجەم ئیماندارانی ئومەتی محەممەد بدەی صلی الله عليه وسلم یا ربی خوای لە هەموو بەڵایەک خۆمان خێزانمان منداڵمان هاونیشتیمانمانیان هەموو سەرزەوی یا ربی خوای لە بەڵای ئەرزی و ئاسمانی پارێزی چاوەڕێی ڕەحمەتی تۆین یا ربی خوای ڕەحمەت بارانمان کەی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.